بینەرانی بەڕێز لە شوێنێکم سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ لە تەوەری یەکەمماندا تایبەت دەبێت بە مژاری پرۆسەی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە ستۆدیۆی سنتەری باسی ڕۆژ جەنابی وەزیر دکتۆر یوسف گۆڕان وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەگەڵماندایە جەنابی وەزیر بەخێر بیت بۆ باسی ڕۆژ لەبەرەوەی پرسیارێکی زۆرم بۆ هاتیە سەبارەت بە ژمارەیە قوتابی کە تاقیکردنەوەیان ئەنجامدا بوو بۆ ماستەر و دکتۆرا بڕیاروا بوو لە 24 مانگیدا دەرەنجامەکان ڕابگەیندرە بە پێی هەواڵێکە لە بەردەستی مندا هەیە بەڵام تاکو ئێستا دەرەنجامەکان ڕانەگەیندراوە بۆ نەخۆی ئێمە پێی ئەو نەخشەی کە لامانە بوو پێشتر کە ئەلانمان کردبوو دەبواە لە پێنجی دوانزە ینی دوێنێک ئەلانی بکەین بەڵام هەنێک کەم و کوڕی هەبوو لە زانکۆکان کە ئەو کە نەتایجەکانمان بۆ هاتوو ئەو کەم و کوڕیانە داوامان کردبوو چاک بکرێتەوە خۆشبەختانە ئەمڕۆ هەمووی چاک کراوەتەوە و پێم وایە ئەگەر سبەی ئەتوانین ئەو دەرەنجامانە ئەلام بکەینەوە بەڵام نیگەرانی قوتابیەکان لەوە زۆر زیاترە چونکە بە پێی ئەوەی کە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسمان لەوە کردووە جەنابتان میوانمانن ینی پرسیاری زۆر هاتووە لەو بارە بێگومان ئەزانم هەکی هەر قوتابی و خوێندکارێکە ئیمتیحانەکە بە تایبەتی بۆ ماستەر دکتۆرا پێی خۆشە و پێی باشە بە زووتری کان دەرەنجامەکانی دەستکەوێت ئەوە هەموو کەسێکش کە ئیمتیحانەکان نیگەرانەیەکی زۆری هەیە هەستەکە پێویست بەواکە کە لە زووترین کات ئەو نیگەرانی بڕەوێتەوە بەڵام ئێمە ستانداردی خۆمان هەیە بە تایبەتی بەنسبەت تەقیقکردنی ئەو دەرەنجامانە تەقیقکردنی ئەو پلانانی کە پێمان بۆمان بۆ زانکۆکانمان داناوە چونکە ئێمە پێی پلان ئیشمان کردو بۆی کە چەند مەقعد هەبێ چەند مەقعد لە پەرەلێل هەبێ چەند مەقعد لە گشتیەکان هەبێ بەراوردیکەین لەگەڵ ئەوانەی کە لەبەر دەستمانە بەڵام بێگومان من ئەتوانم ئەویان پێ بڵێم کە سبەی ئەو نەتایجانە بڵاو کەواتە ینی تەواوی قوتابیان دڵنیا بکەینەوە کە تەواوی قوتابیان دڵنیا بکەنەوە کە سبەی نەتایجەکان ئەلانەکە باشە هەندێک لە قوتابیان نیگەران لەوەی کە دەترسن لەوەی گەمەیەک هەبێتن لە دەرەنجامی تاقیکردنەوەکان چۆن دەتوانن ینی دڵنیای بدەنە قوتابیان کە مافیان دەپارێزرێ بێگومان پێش هەموو شتێک ئێمە بەیانی کە ئەلانەکەین ئەنجامی بەراییە هەموو قوتابی ئەتوانێت سکاڵا بکە ئەو سکاڵای بۆ ماوەی چەند ڕۆژێکە ئەتوانێت مافی سکاڵاکردیان هەیە لەسەر هەر دەرئەنجامەیەکە بە ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لەو دڵنیایەکە ئێمە ئەتوانین بدەینە بە خوێندکاران و قوتابیانی خۆمان دووەم شتمان ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە تەنها یەک لایەن بە تەنها سەیری نەکردو تاکو بڵین ئەنی شکی لەسەر ئەوە بکرێت کە دەستکاری بکرێت چونکە ئەم پرۆسەیەکە لە بەشەکانەوە دەست پێکا بۆ لیزنەی خوێندنی باڵا اینجا کولیەکان و اینجا سەرۆکایەتی زانکۆ اینجا دێتەوە وەزارەتی خوێندنی باڵا وەکو وتم ئێمە وردبینیەکی تەواوی شەکەن هەروە لە سەرۆکایەتی زانکۆش وردبینی تاوەکرا بۆیە من ئەتوانم دڵنیا بدەم کە بە هیچ شێوەیەک ناتوانرێت و ناکرێت کە دەستکاری هیچ نەتایجێ بکرێت باشە بەو پێی کە ژمارەی زۆر قوتابی هەیە بەڵام کورسی خوێندن بۆ قوتابیان زۆر کەمترە لەوەی کە ئەوان دەخوازن ینی بەشدار بن ئەمەوان ناکات بە شێوەیەک لە شێوەکان واستە و واستەکاری ڕۆلی هەبێت من پێم وایە ئەمە واکە جۆرێک لە پێشبڕکەیە ملبلانەیەکی زانستی دەنێوانی قوتابی خوێندکارەکان هەبێ بۆ نمونە ئێمە زیاتر لە 4000 خوێندکار و قوتابی پێشکەشیان کردو بۆ ماستەر و دکتۆرا ئێمە ئەتوانم بڵێم تەنها ئەتوانین لە بینی لە 2 بۆ 2500 مەقعدمان هەبێ بۆیان بۆیە ئەکیید کێبڕکەیەکی زانستی لە نێوانیان دروستە بێ ئەو بڕکەیە لەسەر چەندین بنەما هەیە تەنها بنەمای ئیمتیحان نییە چەندین خاڵی تیا هەیە ئەگەر مامۆستا بێ پێش لێکۆڵینەوەی هەبووە یا لێکۆڵینەی نەبووە ساڵی خزمەتی هەیە یا نییە زمان ئەزانێ نازانێ مانە هەمووی ڕۆڵیان هەیە لەوەی کە بتوانێت ئایا لەو کێبڕکەیە ئەو خاڵانی کە کۆیە کاتەوە چەندێکە تاکو بتوانێت چانسی باشتر بێت لە دەرچوون باش ئێوە پرۆژەیەکتان لە بەردەستدایە و ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەر نیشانداوە لەمە و دوا پشت بە داهاتی خۆتان دەبەستن بڵێ باز دەوە دەکەن کە پرۆژەتان هەیە ئەم پرۆژانە چی بەڵێ ئەمە ساڵی پارەوە ئەتوانین بڵێن بیرمان لەوە کردوەوە پێشترش ئەمە بەشێک بووە لە داواکاری زانکۆکان و داواکاری هەر خوێندنی باڵا بە شێوەیەکی گشتی دەبێت زانکۆکان بەرە پشت بە
خۆیان لە ڕووی داراییەوە ببستن هەروەها جۆرێک لە سربەخۆیی داراییان هەبێت چونکە ئێمە ئەگەر توانیمان زانکۆکان سربەخۆیی داراییان هەبێ ئەو کاتە ئەتوانم بەشێک لە سربەخۆیی کاریگێڕیش و ئەوەی کە ئەو سربەخۆی زانستی کە داوا ئەکرێ بۆ زانکۆکان هەبێ ئێمە لەو گۆشە نیگایەوە لەو تێڕوانیەوە هاتیم پرۆژەیەکمان لە وەزارەتی خوێندنی باڵا دانیشت لەگەڵ ئەتوان بڵێم لە ئەنجومەنی وەزارەت هەموو سەرۆک زانکۆکان و وەزارەت خۆی ئەو پرۆژەیە بۆ ئەوە بوو کە چۆن وا بکەین زانکۆکان و وەزارەتی خوێندی باڵا داهات بۆ زانکۆکان پەیدا بکەن وا بکەن کە هەر بەشێکی ناتوان بڵێم هەر هەموو بەڵام بەشێکی زۆری بەڕێوەبردننی زانکۆکان بکەێتە سەر زانکۆکان خۆیان و ئەتوان بڵێم ئێستا خۆشببختانە بەشێکی زۆر لەو زانکۆیانە بە تایبەتی زانکۆ گەورەکان هەنگاوی زۆر باشیان ناوە هەروە وەزارەتی خوێندی باڵا وەکو دیوانی وەزارەتی خوێندی باڵش هەنگاوی باشی ناوە مەسەن ئێمە هەمووی هەفتەیەکە وەزارەتی داراییمان ئاگادار کردوەوە کە ئیتر چیتر ئێمە پێویستمان بە نەسرەی مانگانە نییە بۆ کە لە وەزارەتی داراییەوە بۆمان بێ خۆمان ئەتوانین خۆمان بەڕێوە ببین هەروەها ئەتوانین لە ئێستا لە زانکۆکانە ئەوانەی کە پێشتر هەبوو بۆ ئەوی کرێی محازەرەی مامۆستایان و هاندانی مامۆستایان و ئەوەی کە ئەو کرێی ئەنەی کە لەسەر مامۆستایان بۆ مامۆستان مابۆ لە لای زانکۆکان ئێستا بۆ هۆی ئەو داهاتانەوە کە ئێستا زانکۆکان دەستیان کەوتووە ئەتوانن بیدەنەوە بەشێکی زۆری ئەو کێشانیان چارەسەر باش ینی بەشێک لە قوتابیان پرسیاری ئەوە دەکەن ئایا دەرماڵەی قوتابیان دەمینێ یاخود نامینێ ینی لە چوارچەوە ئەو پرۆژەی ئێوەدا دەبێت لەمە ئەو دەرماڵەیە هیچ علاقەی بە پرۆژەکەەوەی ئێمە نیە چونکە ئەو دەرماڵەیە وەزارەتی دارایی ئەیدا لەمە لە پرۆژەکە باسی ئەومان نەکردووە کە دەرماڵەکە ئەبردرێ یا نامێنێتەوە لەبەر پێم وایە ئەوە ئەرکێکە وەزارەتی خوێنی وەزارەتی دارایی خۆی بڕیاری لەسەر ئەدا ئۆگەر بە شێوەیەکی ڕسمی تاکو ئێستا بە هیچ شێوە باسی ئەوە نەکردراوە کە ئەو دەرماڵەیە نامێنێت باشە بۆچی مەرجی تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی بۆ قوتابیانی دکتۆرە بە تایبەت بۆ ماستەریش بە هەمان شێوە گۆڕانکاری تێداکراوە دەرفەت لە بەردەم ئەوانەوە کەمتر بۆ بەراو لەگەڵ خۆی زمانی ئینگلیزی ئەسێکێکە لە زمان ئەتوان بڵێن باش زمانی زانستە لە دنیادا بە تایبەتی بە نسبەت خوێندنی باڵا ئێستا کەم زانکۆ هەیە لە دنیا بە تایبەتی ئەو زانکۆیانەی کە ئەیانەوێت زانکۆی جیهانی بن ئەو زانکۆیانەی کە ئەیانێ خۆیان زیاتر بە جیهان بناسیێنن ئەو زانکۆیان ئەیانێ کواڵەتی خۆیان بەرزکەن بەرەو ئەواسن کە زمانی ئینگلیزی ببێتە یەکێک لە کۆڵەکەکانی ئەو زانکۆیانە بۆیە ئێمەش لەسەر ئەو گۆشە نیگاوە بڕیارماندا کە ئێمە زمانی ئینگلیزی لە زانکۆکانی کوردستان بەهێز بکەین تاکو بتوانین مامۆستا و سەرجەم پرۆسی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بە علم و بە زانستی سەردەم ئاشنا بن بۆیە ئێمە هاتین ڕێنمایی ماستەرمان گۆڕی ڕێنمایی دکتۆرانمان گۆڕی هەروەها ڕێنمایی بەخشینی نەزناوی زانستیمان گۆڕی بە شێوەیە کە لایانی کەم بتوانێت 5 ئەلسیا ئەوەی کە تۆفڵ کە بەرامبەرکەیەکی دەستەبەر بکە پێمان وایە ئەمە خزمەتێکی گەورەیە کە اینجا بۆ مامۆستاکانەکە اینجا بۆ پرۆسی خوێندن لە کوردستان بەشێک لە پرسیارەکان باسدەوە دەکا و قوتابیانەی کە ئێستا داواکاریان پێشکەش کردووە ئەگەر وەرنەگیران وەکو قوتابی وەرنەگیران و دەرفەتی خوێندنیشان لە بەردەمدا نەماوە چی بکەن چارەنووسیان چی دەبێت ئەوانە ئەتوان بۆ ساڵێکی تر بخوێنەوە جارێکی تر کەواتە ئەم ساڵیان ئەم ساڵ ئەکید ئێمە وتمان ئەو کورسیانە مەحدودە ئێمە لەسەر ئەساسی ژمارەی مامۆستا لەسەر ئەساسی پێداویستی بەشەکان لەسەر ئەساسی پێداویستی بازار کورسی تهدید دەکەین لەبەر ئێمە ناتوانین کورسیەکی ڕەهات دابنین بۆ هەموو قوتابیەکان بۆیە ئەتوانم بڵێم بۆ ئەم ساڵی خوێندن تەنها ئەتوانیم ئەو ژمارە وەربگرین کە زانکۆکان لە توانایاندا هەیە وەری بگرن باشە بۆ مەسلەی قوتابیانی پەرەلەیل بە هەمان شێوە ڕێنمایی تازەتان دەرکردووە تاوکو ئێستا نوێترین ڕێنمایی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەو بارەوە چی بووە بەڵێ ئێمە لەم چەند ساڵی ئەخیرەدا هەستمان کرد کە بەشێکی زۆر لە خوێندکاران و قوتابیان ڕوو ئەکەنە وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتانی دەوروبەر و هەندێک جارەچن بۆ هەندێک وڵات کە ئاسی زانکۆکانیان زۆر لەگەڵ زانکۆکانی ئێمە باشتر نییە بە پێچەوە هەندێکی زۆر ئاسی نزمترشە لەگەڵ لە زانکۆکانی ئێمە مەبەستن لە وڵاتانی دەوروبەر بە پارەیەکی زۆرش ئەخوێنن ئێمە وتمان بۆ ئەوەی هەم ئەو قوتابیا خوێندکارانمان ئەو عەزیەتیان کەمتر بێتەوە کە بچنە وڵاتانی دەروە هەم ئەو داهاتی لە زیاتیەوە کە بچێتە دەرەوەی وڵات لە ناوی وڵات بەکاربێنرێ هاتین سیستمی پەرەلێر کە پێشتر هەبوو بەڵام
فراوانمان کردەوە بە نسبەت ماستەر و دکتۆرا بۆی ئەو قوتابی خوێندکارانە بتوان لە ناوی وڵات بخوێنن. ئێستا توان بڵێم مەسەن بۆ نمونە بۆ ئەم ساڵی خوێندن زیاتر لە 3000 مەقعدمان داناوە بۆ ماستەر، لەو 3000 زیاتر لە 2000 بۆ پەڕەلێلە نەک بۆ ئەوەی گشتێکەیە. بۆیە ئێمە پێم وایە ئەمە زیاتر دەرفەتێکە بۆ ئەو خوێندکار و قوتابیانە کە بێت لە ناو وڵاتە بخوێن و نەس لە دەرەوە. ئەمە یەک دووش داهاتێکە بۆ زانکۆکارمان. ئێمە زانکۆکانمان ئەتوانن لە مەودا اعتیمادێکی گەورە بکەن لەسەر ئەو داهاتانە بۆی پرۆسەی بەڕێوەبردننی خۆیان ئەکتیفتر بکەن و ئەتوانن ئەو مواردانە و ئەو داهاتانی کە یانە نەک تەنها بۆ مامۆستاکان بۆ سێر چێش بکات. بەڵام هەندێک جار قوتابیان گلەیی لەوە دەکەن دەڵێن ئەو پارەی کە وەزارەتی خوێندنی باڵا دایناوە بە بەراورد لەگەڵ ئەو زانستەی ئێمە وەری دەگرین زۆر زیاتر. نام پێم وانە بە بەراورد وەگەڵ زانستەکە زیاتر بێ. من ئەتوانم یەک مقالەیەکتان دەمێت هەر ئەو داهاتێکی ئێمە وەریەگرین ئەو مقالەیەکین لەگەڵ هەر وڵاتێک ئەوانە ئەچن بۆی لە وڵاتانی دەوروبەر. کەواتە زۆربەی ئەو قوتابیانەی دەچنە دەرەوەی وڵات ناچنە زانکۆکان کە لە کوالیتیان بەرزە؟ بێگومان ناچێت لە زانکۆ کواڵەتی بەرزەکان، چونکە لە زانکۆ کواڵەتی بەرزەکان زۆر بە ئاسایی ناتوان ماستەر بێنن، زۆر بە ئاساییش ناتوان دکتۆراژ بێنن و ئاسی پارەکەشی زۆر بەرزترە لەوەی کە لە توانای زۆربەی هەرە زۆری قوتابیانی ئێمە بێت. کەواتە بۆچی ینی قوتابیان ڕوو لە وڵاتانە دەکەن ئەگەر ئاستی زانستی بەم شێوەیە بێگومان ئەوەیە یەکێکە لە کێشەکانی ئێمە بۆیە ساڵی پار هەند ئەو وڵاتانەشی دەوروبەریشمان تهدیدی ئەو زانکۆیانەمان کرد. ئیتر لەمەودا هەموو خوێندکاران و قوتابیانمان ناتوانن بچنە هەر زانکۆیەکە خۆیان بیانێ، بەڵکو ئێمە ئەو لیستی زانکۆکانمان دەستنیشان کردووە. مەسەن بۆ نمونە لە وڵاتی تورکیا 30 بۆ 35 زانکۆمان دەستنیشان کردووە، لە ئێران لە نێوان 20 بۆ 25، لە قوبرس 2 زانکۆمان دەستنیشان کردووە. بۆ چونکە ئەمانە ئاسی زانکۆکان بە پێی ستاندەرتە عالەمیەکان ئاسێکی معقولن. نرخەکان لەسەر چه ئەساسێکتان داناوە؟ ئێمە نرخەکان زیاتر لەسەر تێچووی خوێندندانراوە. ئێمە خۆمان دامان نەناوە بۆ بە مناسبە، ینی هەموو دانانی نرخ بە نسبەت ماستەر دکتۆرا هەمووی لە دەسەڵاتی زانکۆکان بووە. زانکۆکان بە پێی ئەوەی کە تێچووی مامۆستایە کە دێت دەرسەڵێتەوە، تێچووی ئەو مەوادانی کە بەکاری هێنێ، چونکە هەندێک شوێن هەیە چی لە ماستەر لە دکتۆرا پێویستی بە مەواد هەیە، پێویستی بە مختبەر هەیە، پێویستی بەو شتانە هەیە، هەروەها پێویستی سەعاتی مامۆستاکانیان تەقدیر کردووە. هەمووی لەسەر ئەساسی ئەوە تهدیدیان کردووە و زانکۆکان خۆیان ئەو نرخانیان دەستنیشان کردووە. ئەوانەی قوتابین لە ڕێگەی پەڕەلێرەوە دەبن بە قوتابی بەشێکیان لە دام و دەستگاکانی حکوومەتین. بۆ نمونە وەزارەتی تەندروستی دەتوانین بە نمونە بهێنینەوە. ئایا ئەمانیش بە هەمان شێوە پابەندی دانی پارە دەبن؟ ئێمە خۆمان ئەم ساڵ دوو جۆر لە خوێندنماندانە، خوێندنی گشتی و خوێندنی پارالێل. خوێندنی گشتی ئەوانەیە کە لەسەر حسابی وەزارەتی خوێندنی باڵا خۆیە بێ، ئەتوانین بڵێن بەبێ بەرامبەرە بێ. ئەمە هەموو ئەوانە ئەگرێتەوە کە ناو وەزارەتی خوێندنی باڵان وەزارەت پێویستیان پێێتی. شەرت نییە هەموو هەیە خوێندکارە قوتابیە یا معیدە لە وەزارەتی خوێندنی باڵا بەڵام بە پارە ئەخوێنێ، بۆ لەبەرەوەی بەشەکەی ئەڵێ پێویستم بەم اختصاسە نییە، ئەو کاتە ناچارە بە پەڕەلێل بخوێنێ. بە هەمان شێوە ئێمە لە وەزارەتی سەحا مەسەن ئەو بەشانێک کە پەیوەستە بە وەزارەتی سەحا خۆیەوە کە پێویستی پێێتی، ئێمە بەبێ بەرامبەرە بەبێ بەرامبەرە خوێنێ، ماشێ بە وەزارەتی پەروەردە. بەڵام ئەشێ کەسێک کە بێ لە وەزارەتی سەحا بێ اختصاصی قانون بێ، بۆ نمونە ئێمە ئەو کاتە بە پەڕەلێل ئەخوێندێ. کەواتەوانەی اختصاسیان پسپۆڕێتیان جیابی ئەوان پارە دەبێ بدەن، ئەوانەی کە پسپۆڕێتی خۆیان ئەمە ئێستامان تەنها بە وەزارەتی سەحا و پەروەردە کرد. باش ئەی کە سوکاری شەهیدان کەس و کاری شەهیدان ئێمە تاکو ئێستا بۆ ئەم ساڵی خوێندن ساڵانی تر ئستنایەکیان هەبووە، تاکو ئێستا بە نسبەت پەڕەلێلەوە هیچ بڕیارێکی نییە کە معاملێکی تایبەتیان بۆ بکرێ. بەڵام پێم وایە ئەوە لە دوای دەرچوونی ناوەکان زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵا ئەتوان میکانزمێکی جیاواز بە ئەوان دەستنیشان. باشە دیارە زۆربەی ئەو پرسیارانە کە لە بەڕێستان دەکەم پرسیاری فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانن. لە سلێمانیەوە پرسیاری ئەوەمان پێگەیشتوە ئەوانەی کە قوتابین لە زانکۆن ئایا ئەم ساڵی خوێندنیان بۆ حیساب دەکرێت ناکرێت چارەنووسیان بەچی دەگات؟ ئێمە ئەتوانین بڵین لە ئێستا لە زانکۆ حکومیەکانی کوردستان 14 زانکۆی حکومی هەیە، لە 12 زانکۆی حکومی لە کوردستان ئێستا دەوام ئاساییە، تەنها لە دوو زانکۆ تەنها لە دوو زانکۆیە
کە دەوام ئەتوان بڵێم لە ١٠٠ دەستی پێ نەکرۆ بەڵام لە زۆربەی هەرە زۆری زانکۆکانی کوردستان باس لە زانکۆ ئەهلەکان ناکەم چکە هەمووی داوامی تیا هەیە ئەگەر لە کۆی 28 زانکۆ 26 زانکۆ لە هەرێمی کوردستان ئێستا داوام ئاساییە ئەوانەی تر ئەتوانم بڵێن داوامی تێداکەم بۆیە ئەتوان بڵێم ڕێژەی ئەو زانکۆیانەی کە داوام ناکەن زۆر کەمە بێگومان ئەگەر پرۆسی خوێندن لەو شوێنانە هەروە بەردەوام بێ تعتیل بێ ئەو کاتە ئەکید وەزارەتی خوێندنی باڵا و ئەو زانکۆیە خۆی بڕیاری ئەو کاتە ئەوەندەی کە دەبینین وەزارتی پەروەردە لە هەوڵی ینی بە شێوک لە شێوکە هەوڵی جددی دەدات بۆی پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە بەڵام لە وەزارتی خوێندنی باڵا بەم شێوەیە نابیندرێتن ئەخ لە بەرەوەی دەوام هەیە لەوێ ئێستا مەسەن بۆ نمونێ لە سلێمانی ئەگەر سێکە زانکۆی سلێمانی بەشی هەرە زۆری کۆلیجەکانی داوامەکەن زانکۆی پۆلتەکنیک داوامی تەواوەتیە زانکۆی کوێ داوامی تەواوەتیە زانکۆی ڕانیە داوامی ئەتوان بڵێن ١٨ ئەگەر بایکۆت بەردەوام بوو لەو دوو زانکۆی کە بەڕێستان باستان لێوە کرد چارەنووسی ئەو قوتابیانە ئەکی چارەنووسیان ئەکەوێتە ژێرمەترسیەوە ئەی بۆ مامۆستایانی زانکۆکان ئێمە ئەتوانین بڵێن ئەمە ئێستاش لە هەوڵداین لەگەڵ ئەو دوو زانکۆیانە لە هەوڵی داین لەگە سەرۆک زانکۆکان لەگەڵ ئەمیدەکان کە پرۆسی خوێندنی لەوێش دەست پێ بکاتەوە بەڵام ئەو کاتێک کە ئێمە زانیمان لەوێ پرۆسی خوێندن دەست پێ ناکاتەوە بێگومان سەرۆکایەتی زانکۆ و ئێمەش دەبێت بڕیاری دا بدەین. جەنابی وەزیر بەڕێستان ڕازین لە کوالیتی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بە شێوەکی گشتی بێگومانە هەر ئەوە شەوای کردو ئێمە پرۆسی ریزبەندی نیشتیمانی زانکۆکان ڕابگەێنین ینی ئێمە پرۆسیەکماندانا لە کوردستان بۆ یەکەمین جار کە کێبڕکەیەکی زانستی لە نێوان زانکۆکان دروست بکەین لەسەر بنەمای ستانداردی نێودەوڵەتی ستانداردی ریسێرچ ستانداردی ژمارەی با بڵێن مامۆستا ستانداردی کۆنفرانسی نێودەوڵەتی مختبەر ینی ئەو ستانداردە جیهانیانەی کە هەیە بێگومان ئەوە لە چیەوە هاتبوو کە ئێمە ڕازی نەبووینە لەو کواڵەتێکە هەیە لە ژمارەی ئەو ریسێرچانەی لە کوردستانەکرێ لە کواڵەتی ئەو ریسێرچانەی لە کوردستانەکرێ لە توانای ئەو قوتابیانە و ئەو خوێندکارانە کە لە زانکۆ تەخەڕوجەکەن چونکە ئەگەر ئێمە بمانزانایە توانای قوتابیەکانمان کە تەخەڕوجەکەن ئاسێکی بەرزە ئەو کاتە ئەمانتوانی دڵنیابی لەوەی زانکۆکانمان ئەتوان بڵێن توانایان بەخشیوە بە زانکۆ بە قوتابیەکان بەڵام وەکو ئەبینین قوتابیەکانمان و خوێندکارانمان ئەو توانایانە نییە ئەوەش دیارە بەشێکی پێوەستە بەو سیستمەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا خۆی هەیەی لە زانکۆکانێتی کە پێویستی بە چاکسازی گەورە هەیە و ئێمە دەستمان پیا کردووە. باش دیارە پرسیاری زۆر هاتووە دەمەوێت بە بوردی پرسیارە کارستەی بەڕێستان بکەم مەرزی زمانی ئینگلیزی پرسیاری زۆری لەسرە دەڵێن ئێستا کە وەرگیراین باوەڕنامەی زمانی ئینگلیزیمان نەبێت پرسیارەکەمان کرد پێم وایە ئەمە وەڵامی بەڕێستان درابووە لە ببارەوە دەڵێن ناکرێت تا ساڵێک دەرفەتمان بدەنێ دواتر بەدەستی بێنین واتە بەشداری کۆرسەکان بن و لە کۆتایی باوەڕنامەکە بەدەست بهێنن ئێمە تعلیماتێکمانەیە ئەو کەسانی کە وەرەگیرێن بەپێی ئەو تعلیماتە وەرەگرین کە ئەم ساڵ دامان ناوە مەفروزە هەر تەڵەبەیەکی ماسەر و دکتۆرا پێشەوەی بێت تەقدیمی کاتەوە بۆ ماسەر دکتۆرا بزانێت لەسەر چی ڕێنماییەک خۆی پێشکەشەکە ئەو ڕێنمایە وازەحە ئێمە ناتوانین بیگۆڕین چونکە ئێمە ئەسڵن لە وەقاعی کوردستانی بڵاومان کردوتەوە شتێکە ئێمە ناتوانین دەستکاری بکەین چونکە دەستکاریکەین ئێمە خەرق قانونەکەین ناتوانشی بیگۆڕین بەڵام ئەوان باز دەوە دەکەن ینی ڕێکەوتەکە پێنجی دەست پێ دەکا ینی دەرفەتمان لە بەردەستدا نییە ئەوان ئەتوانن هەر کەسێک کە دوای ئەوە وەرگیرا زمانی ئینگلیزی نەبوو وەکووتم ئەم ساڵێمە تعلیماتەکەمان بە شێوەیەک وا گونجاندووە بەڵام پێتانوانی دەرفەتەکە کورتە یەک ساڵەتوان بخوێنن ئینگلیزی پێشەوەی بچنە کۆرسی ئەکادیمی بۆیان هەیە تا یەک ساڵ لە 6 مانگەوە تا یەک ساڵ پەرە بە زمانی ئینگلیزی خۆیان بدەن باشە دەچینە سەر پرسێکی دیکە کەسێکی دیکە پرسیاری ئەوە دەکات دەرێ بە بڕیاری جەنابی وەزیر بڕیاری ڕاگررتنی چاکردنی هەڵەی فۆرمی زانکۆ ئۆنلاین دراوە کەی دەست پێ دەکاتەوە ئەو فۆرمانەی کە هەڵەی تێدا کراوە ینی بەشێک لەو قوتابیانە لە ڕێگەی زانکۆ ئۆنلاینەوە تەقدیمیان کردێ بەڵام هەڵە بووە بەڵام تاوکو ئێستا چارەنووس ئەوە تەبان ئەوە خۆیان هەڵەیان کردووە ئێمە بەشێکی ئەوانە کە خۆیان هەڵەیان کردووە من پێم وایە باز دەدەن پێوانە بەشێکی چارەسەر بکرێ ئەسڵن لەبەرەوەی ئێمە
ئێمە لەسەر ئەساسی اختیاری تەڵەبە زانکۆ لایمان دەست نیشان کردووە دوایەوەی کە تەڵەبە اختیاری خۆی ئەەکە ئێمە سیستمەکان لەسەر ئەساسی هەموو اختیاراتی تەڵەبە داڕشتووە دوای ئەوەی کە تەڵەبە اختیاراتی خۆی ئێمە تەوزیعمان کردو بۆ زانکۆکان لەبەرەوە پێوان بەشێکی زۆری ئەو تەڵەبانە اختیارێکی تریان لەبەردەست نامینێ جگە لەوەی کە ئەوەی کە هەڵیان بژارد باش زۆر جار جێویستی ئەوە دەبین کە زانکۆکان لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بوونەتە کۆمپانیای بەرەمهێنانی بڕوانامە ئایا بە کەرتکردنی بۆ ینی ئەم کەرتە بکرێت بە کەرتی تایبەت وا دەکات کوالیتی پرۆسی خوێندن مەرج نییە مەرج نیە چونکە ئێمە ئەبینین ئێساس پرۆسەی بەرهەمهێنانی زانست بە تایبەتی ریسێرچ لە زانکۆ حکوومیەکان زۆر زیاتر لە زانکۆ هەلیەکان مانای نییە هەر زانکۆیەک یا هەر قتاعەکە بۆ ئەهلی کواڵەتی بەرز بێتەوە بێگومان تاکو ئێستا زانکۆ ئەهلیەکان لە زۆر زانکۆ حکوومیەکان لە زۆربەی ڕووەکان لە زانکۆ هەلیەکان پێشکەوتوتر بەڵگەم ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری زانکۆ ئەهلیەکان تاکو ئێستا اعتیماد دەکەن سەر مامۆستاکانی زانکۆ حکوومیەکان بۆ دەرسوتنەوە بۆ هەموو ئەو سافی خوێندنەی کە ئەیهێنن چونکە خۆیان ستافی ئامادەکاریان زۆر کەمە ئەمە یەک دوو بەڵگەم ئەوەیە کە بەپێی ئەو ڕیزبەندە نیشتیمانەی کە ئەم ساڵ کلمان ڕێژەی ریسێرچ ینی با بڵێن لێکۆڵیون لە زانکۆ حکوومیەکان زۆر زیاترە ئەتوان بڵێم ئەگە دەقاتش نەبێ زیاتر لە زانکۆ ئەو جدیەتەی ئەو مامۆستایی کە لە زانکۆی سەلاحەدین وانە دەڵێتەوە لە زانکۆی عیشق بەم شێوەیە وانە دەڵێتەوە بۆ نمونە خۆی ئەزای ئێمە دەوێت چەند پێوەرێکمان هەیە بۆی کواڵەتی زانکۆکان دەستنیشان بکەین یەکێک لەو پێوەرانە ئینتاجی معریفی زانکۆکانە زانکۆکان چەندێک زانست بەرهەمەهێنن یعنی زانکۆ شوێنێک نییە درێژکراوەی ئەعدادیە و متەوەستە بێت کە مامۆستا تەنها دەرس بڵێتەوە تایە ڕاستە ئێمە دەبێت زانکۆکان دەرسوتنەوەی تێدا با بڵێن بە ستانداتی بەرز بێ و تەڵەبە فێری مەهارەت کە سکیل بکە من پێم وانە زانکۆ ئەهلیەکان ئەمە کێشەی سەرەکیمان لە زانکۆ حکوومیەکان ئەتوان بڵێم کێشەی تا ئێستا داراییە ئەو پێشمەرجە دارایی کە لە بەردە زانکۆ ئەهلیەکانە زۆر زیاترە لە ئەو پێشمەرجە دارایی کە لە بەردەم زانکۆ حکوومیەکانە بۆیە ئەکرێ ئەتوانم بڵێم ئەگەر ئێمە ئەتیمادی دارایی زانکۆ حکوومیەکان زیاتر ببێ وا بکەین داهاتیان زیاتر ببێ ئەو کاتە پرۆسەی بەرەو پێشچووری زانکۆ حکوومیەکان زۆر پێش زانکۆکان ئەمە وان ناکات ینی ئێوە کە کۆمەڵێک پرۆژەتان هەیە بۆی لەمە دووە پشت بە داهاتی خۆتان ببەستن ئەمە واناکە لەمە دووە زانکۆکانی حکومی بەرەو کەرتی تایبەت بچن ئەتوانین بڵێم ئێمە جۆرێک لە فکرمان هەیە کە جۆرێک لە نەئەتیمادی تەواتی لەسەر حکوومەت هەبێ نەوەکو زانکۆیەکی ئەهلیش ببێ ئەوەی کە ئێستا و نموزەجە هەیە نیوچە حکومیە و نیوچە ئەهلیە ئەمە لە زۆر لە زانکۆ جیهانیەکان هەیە لە دنیادا ئیلتیزام دەکەوێتە سەر قوتابی ئەو کاتە ئەتوانم بڵێ کەمترین ئیلتیزام لەسەر قوتابیە ئەگەر لەسەر ئیلتیزام قسە بکەی کەمترین ئیلتیزامی مالی لەسەر قوتابیە نەک لەسەر حکوومەت بەڵکو ئێمە ئەتوانین اعتمادکەین سەر داهاتی تر بۆ نمونە زانکۆ حکوومیەکانمان ئەتوانن مختبەریان هەبێ مختبەری فەحسی خوێنیان هەبێ ئەو شوێنانی کە مەسەن بایۆلۆجیە ئەوەی کولیاتی طوبە و طوبی ئەسنانە کولیاتی زراعەیە ئەمانە هەمووی ئەتوانن پرۆژەیان هەبێ احتیمال کە لەسەر داهاتی خۆیان ینی ئێمە زۆر بیرمان لەوە کردوتەوە ئیتر لەمە دووە زانکۆکان بۆ ئەوەی کە بتوان خۆبژێوی بکەن ئەوە ڕاست نییە کە ئێمە ئەتیماد دەکەین لەسەر داهاتی تەڵەبەکان چونکە داهاتی تەڵەبەکان بە هیچ شێک ناتوانێت تەختەی نەفەقاتی بەڕێوەبردننی زانکۆ باشە جەنابی وەزیر ئەوەندەی لە زانکۆ ئەهلیەکان ئیلتیزام بە دەوامکردن دەبیندرێ ئەوەندە لە زانکۆکانی حکومی ئیلتیزامی قوتابی بە دەوامکردن نابیندرێ پێتان ینی پێتان وانیە خەم ساردێک هەبیتن لە زانکۆکان بەم خۆی ئەوە نسبیە من تەسەور ناکەم زانکۆی ئەهلی هەیە دەوامی تێدا زۆر باشە ئیلتیزامی زۆر باشە مقابل بۆ هەر زانکۆی ئەهلی هەیە کە دەوامی تێدا ئەتوان بڵێم زۆر سستە بەمان شێوە زانکۆی حکومی هەیە ئێمە پرۆسەیەکی ئۆدیتینگمان هەیە ئەی مراقبە و تەفتیشی زانکۆکانمان هەیە و ئێستا لە مەرحەلەی کۆتاییدان ئەتوانین دوای ئەوەی کە ئەو پرۆسەی تەواو بکەین ئەلانی بکەین کە زانکۆکانمان بەپێی ستاندارد ئەو ستاندارتانەی ئێمە
دامان ناوە دەوامی چۆنە، مختبەراتی چۆنە، دەرسوتنەوەی تێدا چۆنە، هەمووی تێدا لەو پرۆسەیە دەستنیشان کرد. باشە قەیرانەکانی ئابووری کاریگەری هەبوو لەسەر پرۆسی خوێندن بەش بێگومان کاریگەریەکی زۆر زۆری هەیە بە تایبەتی لەسەر ئێستاش بەردەوامە ئێستاش بەردەوامە، چونکە ئێمە هەر هیچ نەبێ ئەتوانین بڵێن ئەو پارەی کە هەمان بۆ تەرخانکردن بۆ مؤتەمەرات و بۆ ڕسێرچ و بۆ علااقاتی نێودەوڵەتی ئەمە کەم بۆ ئەتوانین بڵێن نەماوە. هەروەها ئەو پارەی کە ئێستا دۆخی دارایی مامۆستا ئەزانن کە لە چی دۆخێکی خراپە، ئەمە وای کردووە ینی جۆرێک لە سستی لە لای مامۆستاش هەبێ هەم بۆ پرۆسی خوێندن هەم بۆ پرۆسی ڕسێز. بۆیە بێگومان وەزعی دارایی بۆیە ئێمە ئەمانەوێ پرۆژەی ئەو پرۆژەی کە باسم کرد ئەو خۆبژێویە ئەو احتیمادی سربەخۆی داراییە وا بکەین بەشێکی ئەو کێشانە چارەسەر بکەین. کەواتە نابێ قوتابیان چاوەڕێی دەرماڵی خۆیان بکەن ئیپار و ئەمساڵ ئەوە ئەتوانین لە وەزارەتی دارایی بپرسن. کەواتە ئەوە پەیوەندی دار نییە نا هیچ پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵانێ و بێ ئێمە لەگەڵ وەزارەتی داراییشە بەردەوام لەسەر خەتە بین بۆ دەستە بەکردنی ئەو مافی قوتابیان و خوێندکاران، بەڵام دیارە ئەوە هەرکێکە سەر بە وەزارەتی داراییە زیاتر. باشە ینی هاوکارانم پێم دەڵێن دەنگۆیەکی زۆر هەبوو لە بەشە ناوخۆیەکان، ینی دیارە پارە وەردەگیرێ بڕێک پارە لە قوتابیان وەربژیرێ لە بەشە نێوەخۆیەکان. ئایا ئەمە هەر دەمێنێتەوە بۆ ئەو ساڵی خوێندن ئەمە وەکوتم ڕێنماییەکە موافقی ئەنجومەنی وەزیرانی هەیە 100,000 بۆ ساڵێک. حەزەکەم ئەوش پێ بڵێم ینی ئەو 100,000 ئەتوان بێم لە 100 دەی ئەو نەفەقاتانە نییە کە بۆ بەشە ناخۆیەکان سەرفەکرێ، ینی زۆر لەوە کەمترە کە چی وەزارەت و چی وەزارەتی دارایی تەرخانێکە، بەڵام ئەمە بۆ ئەم ساڵی خوێندن بەڵێ ئەمە جێبەجێشمان کردو. ئەی ئەگەر ئەو قوتابی پارەی نەبوو ئەو قوتابی پارن بۆ ئەو کاتە ئەتوانێت بێت تر ئەو وەزع ئەو کێشەی خۆی بێنێتە بەردەم چی کۆلیجەکەی خۆی چی با بڵێن سەرۆکایەتی زانکۆ چی وەزارەت، ئەو کاتە بێگومان وەزارەت و سەرۆکایەتی زانکۆ بیر لە ئەلتەرناتیوی ترەکاتەوە. کەواتە ینی لژنەی تایبەت هەیە بۆ بەدوای بێگومان ئەگەر حاڵەتی وایە بێتە پێشەوە ئێمە لیزەی تایبەتمان هەیە. باش زانکۆی لایەن قوتابیەکان ئەوانەی کە فۆرمیان بەهاڵا پڕ کردوتەوە جارێکی دیکە ئەو پرسیارە دەکەنەوە من ناچارم بیکەم دەڵێن چارە نووسمان چی دەبی؟ من پێم وتی ئەوە بەشێکی ئێمە لەسەر ئەساسی ڕغبەی تەڵەبەت تەوزیعمان کرد، ناتوانین جایەک تێ زانکۆلان بکەینەوە و جایەتی تەوزیع بکەینەوە، دەبێ قایل بن بەو هەڵبژاردەی کە خۆیان کردی. باش ئەگەر زانکۆکان بکرێن بە کەرتی تایبەت ینی لە چیەوە یانی چ مەترسێک هەیە لەسەر ئەوەی کە بکرێت بە کەرتی تایبەت چ زیانێک دەگەینێ بە بوارەکەدا بە بۆچوونیەوە کە ئێوە دەڵێن ئێمە لەگەڵ کەرتی تایبەتنی جارە پێش هەموو شتێک ئەم دۆخە دارایی کە ئێستا هەرێمی کوردستان تێدا هەیە ئەو وەزع دارایی کە ئێستا قوتابی خوێندکاران هەیەی لە ئاستێکان نییە کە ئێستا ئێمە بتوانین خوێندکاران و قوتابیامان بە پارە بخوێنن. لەبەرەوە بۆ قۆناغی ئێستا ڕەنگە زۆر زوو بێ ئەمە قسە لەسەر ئەوە بکەین کە زانکۆ بە تایبەت بکرێ، چونکە دیارە دۆخی دارایی ئێستا تەحملی ئەوە ناکە. ڕەنگە لە هەندێک مەجالەوە داهاتێک بۆ زانکۆکانە بێت زانکۆ ئەتوانن احتیمادکەنە سەر خۆیان بەرنمەیان هەبێ بیر بکەنەوە چۆن استراتیز بۆ خۆیان دابنن لە زۆر ڕۆوە کەڵکی هەیە و سوودی هەیە، بەڵام وتم دۆخی دارایی ئێستا لەم قۆناغیاهی ئەوە نیە ئەمە باش ئەگەر دۆخی دارایی ئێستا لەبار نەبێ بەڵام لە پێشوودا زۆر جار دەگوترێکە دۆخی دارایی لەبار بووە ئەو قوتابیانەی کە ئێستا لە زانکۆ ئەهلیەکان پارە دەدەن دەکرا ینی دەوامی ئێواران ئەو خەڵکانەی بازرگان ئەو خەڵکانەی کاسبن ئیمکانێتیان هەیە لە زانکۆکانی حکوومەت بیان خوێندەوە ئەو پارە بگەڕابایەوە خەزینەی دەوڵەت. ئەو کاتە ئەتوانم بڵێم مەیلێکی بەخۆت نەبوو لە ناو زانکۆ حکوومیەکان کە خوێندنی ئێواران هەبێت، چونکە پێشتر خوێندنی ئێواران هەبوو، بەڵام بەرەبەرە دوایەوەی کە لە زانکۆکان بڵاو بۆەوە ئێمە لە ئەنجومەنی وەزارەت ئەتوان بڵێن من خۆم لە یەک دوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت هەستم کرد بەشی هەرە زۆری سەرۆک زانکۆکان لەگەڵ ئەوە نەبوو کە خوێندنی ئێواران بەتایبەتی باس لەواکرا کە ئێمە کە خوێندن لە بەیانی و تا ئێوارە ئەکرێت دوایەوە ئەگەر لە ئێوارەشا بەردەوام بێ ئەمە قورساییەکی زۆر ئەکاتە سەر مامۆستایان و سەر ئیدارە و سەر هەموو ستافی زانکۆکان، بۆیە ئەوان پێیان باش بوو کە خوێندنی ئێواران نەمێنێ و
وەکوی کە پێشتر بڕیارمان لێدا بەڵام ئێستا لەبەر ئەم دۆخە دارایی کە ئێستا هەیە جار بە تایبەتی کە زانکۆکان تێدا تێ ئەپەڕن خوێندنی ئێواران لە بەشێکی زۆر لە زانکۆکان دەستی پێکردوێتەوە. بەڵێ هەندێک زانکۆ هەن لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کراونەتەوە ینی ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ ئەو زانکۆیانە؟ ئەوانی لە دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستانن ئێمە بە هیچ شێوەیە هەماهەنگیمان نییە لەگەڵیان ئێمە وەختی خۆی نووسراوشمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران کە دان بە شادەکەیان نەنێن چونکە هەندێک مەرجمان هەبوو لە سەریان مەرجەکان شەوان بەشێکی زۆری پێوەست بوو بە کواڵەتی ئێستا لەگەڵ یەک لەو زانکۆیانە لە دانوستان دەن ئەگەر هاتوو کواڵەتەکەی یا ئەوەی ئەو مەرجانێکی ئێمە دامان ناوە جێبەجێ بکە ئێمە کێشەمان نابێت لەگەڵیان بۆ بڕوان نامەکانیان چۆن هاوسنگ ئێمە هاوسەنگی ناکەین بە هیچ شێوەیە بەڵام بەشێک ینی بەشی زۆری ئەو خەڵکەی کە لەوێن سەر ینی خۆیان وادادەنە خەڵکی هەرێمی کوردستانە ئێمەش پێمان باشە خەڵکی هەرێمی کوردستان بستنە زانکۆ باشەکانەوە ئەمە پێمان باشە خەڵکی هەرێمی کوردستان لە زانکۆ باشەکان بخوێنن فێری شت بن لە زانکۆکان نەک تەنها پرۆسەیەک بێ بۆ بەخشینی بڕوانامە. باشە ئەوانەی لە زانکۆ ئەهلیەکان دەخوێنن دەتوانن لە زانکۆ حکومیەکان خوێندنی باڵا ماستەر دکتۆرە ئەو زانکۆ ئەهلیانی کە محتەرەفە لە لای ئێمە ئەگەر هی ناو هەرێمە هیچ کێشیان نییە توان ماستەر دکتۆرا بخوێنن بەڵێ هیچ کێشیان نییە. باشە لە ماوەی ڕابردوو ڕاپرسێک کرا ڕاپرسێک سەبارەت بە ئاستی زانکۆکان لە هەرێمی کوردستان ینی زۆربەی خەڵک چاوەڕێەوەی دەکرد زانکۆی سەلاحەدین زانکۆی سەلێمانی ینی ئەو زانکۆیانە یەکەمی بەدەست بێنن کەچی زانکۆی سۆران یەکەمی بەدەستێنە ئەم ڕاپرسێ بەلای ئێوە چۆن بوو؟ خۆی ئەمە ڕاپرسی نەبوو بەوەکو بتم ڕێزبەندی نیشتیمانی بوو لەو ڕێزبەندیە ئێمە چەند پێوەرێکمان داناوە پێوەرێکی زۆر ئەکادیمی و لەسەر ستانداردی عالەمین ئەو پێوەرانە حەوت پێوەری سەرەکی و ئەگەر غەڵەتم نەکرێت چ لە حەوت پێوەری لاوەکیە ئێمە لەسەر ئەساسی ئەو پێوەرانە تەقیمی ئەدای زانکۆکانەکەین دوای ئەوەی کە ئەو پێوەرانەمان لەسەر چالاکی و داتای زانکۆکان خۆیان کە پێشکەشیان کرد جێبەجێ کرد ئەو نەتیجێمان هاتۆتە دەستیان ئێمە شتێک نییە زانیاریەکان هی زانکۆکان خۆیانە هەر هەمووی داتاکان هەموو هی زانکۆکان خۆیانە زانکۆیەک کە تەمەنی کورد بێت چەند ساڵێک بێت لەگەڵ زانکۆیەکە ینی ئەزبوونی زۆری هەبی لە پرۆسی هەموو وەختێک تەمەن درێژی کواڵەتی نابەخشێ زۆر زیاتر بەندرێژی کێشەیە دروستەکە بۆ زانکۆکە خۆی یانیسم بۆ نمونە زانکۆ ئەگەر زانکۆیە کە ژمارەی مامۆستای زۆر بێ ژمارەی تەڵەبەی یەکجار زۆر بێ ڕەنگە زەختێکی زۆر لەسەر ستافەکە دروستکە ئەگە بینایی کەم کەواتە هۆکارەکە پەیوەندی بۆ پێوەرانە بوو کە ئێوە داتان نا بڵێ ئەم پێوەرانە بەشی ئەتوان بڵێ مەسەن لە 140 ئەو پێوەرە لەسەر ڕسێرچە بەحسە بەشێکی لەسەر کواڵەتیە لە 27 لەسەر کواڵەتیە بەشێکی لەسەر علاقاتی نێودەوڵەتیە بەشێکی لەسەر نەشاتاتی ئیجتیماعی و ڕاضیە بەشێکی لەسەر بەکارهێنانی ئینتەرنێتە ینی زانکۆی سەلاحەدین زانکۆی سلێمانی کە خاوەنی ئەو مێژوە گەورن بەشی ئەویان نەبوو ئەوەندە ڕسێرجە بکەنەوە ئێمە ئەوکو وتم ئەگەر بە معادلەیەکی ڕاضی ژمارەی ئەو مەسەن بۆ نمونە ژمارەی مامۆستایانی ئەو زانکۆی ئەلف چەندێکە چەند ڕسێرچ هاتووە کە معادلەی ئەەکەی چەند مامۆستا چەند ڕسێکی بەرئەکەوێ کە مقارنەیەکی لەگەڵ زانکۆیەکی تر کە ژمارەی مامۆستاکەی کەمە بەڵام ژمارەی ڕسێرچەکەی زۆرترە کەواتە بۆمان دەرەکەوێت ئینتاجی بەحسی ئەو زانکۆی زیاترە لە ئینتاجی بەحسی زانکۆکەی ئێستا بە شێوەکی گشتی پرۆسەی خوێندنی باڵا لە زانکۆکانی حکومی ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە و کارانم پێم دەڵێن یەخولەکت ماوە لە چه ئاستێکدایە لە خراپترین ئاستی جیهانیدایە ناتوانین لە بڵین لە خراپتێ بەعکسەوە ئێمە من پێتەڵێم لە ساڵی پێرار کە ئێمە دەستمان بە ڕیزبەندی کرد شوێنێکەیە کە هەموو زانکۆکانی عالم ئەپێوێنێ تا 30,000 ئەوانەی دوای 30,000 بن هەر نایەتە ناو خەریتەکەیەوە لە کوردستانە 14 زانکۆی لە ناو 30,000ەکە بوو ئەم ساڵ 26 زانکۆ لە زانکۆکانی کوردستان کە لە 28 دانەیە هاتۆتە ناو ئەو خەریتەوە مانای ئەوەیە زانکۆکانی کوردستان ئاسیان بەرەو باشی ئەڕوا بەڵام لە چه ئاستێکە مامناوەندیە لە نێوان مامناوەندی و خراپتایە بەڵێ دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زۆر سوپاست باز بێوەشکات بینەرانی بەڕێز ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین
جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز مژاری دووەمی باسی ڕۆژتایبەت دەبێت بە پەسەندکردنی پرۆژە بودجەی 2017 عراقە قسە و باسی زۆر لەلایەن فراکسیۆنە کوردستانیەکانی هەرێمی کوردستانی لێکەوتۆتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم ژارش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە خات و نەجی بە نەجی پەرلەمانتاری کوردستانی لە پەرلەمانی عراق لەگەڵماندای خات و نەجیبە بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. پێم باشە لەوە دەست پێ بکەم زۆر جار جێبیستی ئەوە دەبین ینی هەر سێ فراکسیۆنەکە یەکێتی گۆڕان کۆمەڵە و پرۆژە بە پرۆژەیەکی نەتەوەیی و بەدەستکەوتێکی گەورەی دەزانن بۆ خەڵکی کوردستان کەچی ئەنی فراکسیۆنی پارتی و بەشێک لە پەرلەمانتاران ئەو پرۆژەیە بە پرۆژەیەکی سەرکەوتووی نازانن. بۆچی گلەییتان لە پەسەندکردنی ئەم پرۆژەیە هەیە؟ بله سلاف بو تماشاوان تلویزیون KTV و بو پێشمەرگەن قارەمان بڕاستی چه هەر سێ فراکسیۆنên کوردستانی کۆمەڵ و یەکەتی لەگەل گۆڕان بله هەر سێ فراکسیۆن چه فراکسیۆنە پارتی مەهەمیە مەرەم ئەو بوو و ئەم بشین موچێن فەرمانبەرە دابين كينش بودجا عراق فدرال اف كي معانات ين فرمانبرن هرم كردستانه اف قيرانا دارایی یا هرم کردستانه و اف بارگرانی یا حکمت هرم کردستانه مهمیا هول دا و بری کو بودجه جی بهتن لجنه تدرس کردن کو بشین ناف پروژه اسا بودجه 2017 دا چند بنده چند پیشنیار کا جیگیر کن ببنه بند یاسایی کو حکومت عراق فدرال یعنی بجین التزام کردن بو هاری کاری کرنا یا حکمت هرم کردستانی هر واسه دابین کرنا موچین فرمانبرن هرم کردستانی راستی وقت پیشنیار هاتی نه پیشکش کردن اشلای هر سه فراکسیونا و او پیشنیار دیف داتاین حکومت و دیف داتاین اندام پارلمانن هم لجنه دارایین و هم ین لجنه دجی ند برجواندیا هرم کردستان و خلق هرم کردستان باشه بۆچی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە یعنی چارەسەر نەکرد بەڵێ خاتون نەجیبە لە کاتێکدا ئێوە لە سەرەتادا باستان لەوە کرد کە ئەم پرۆژە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانی ئێستا کە پرۆژەکە ینی پەسەند کراوە مادەکانی ئێوە دەڵێن شتێکی تازەی تێدا نییە ئەمە پرۆژەی 2014 ڕابردووە بۆچی پێتان وایە ئەمە لە خزمەتی خەڵکی کوردستانیە لە کاتێکدا ینی موچەی تەواوی خەڵکی کوردستان لە سەدا حەڤدەکەی تێدایە؟ بله 2015 و 2016 پشتی ئەو ڕێککەفتن هاتیە ئیمزاکردن ناوبەرە حکومەتە عێراق فدرال و هەرێمە کوردستانê التیزاما دارایی کەتە سەر حکومەتە عێراق فدرال 17 اش بودجە عێراق فدرال بدات و التزامك نفطي كتسر هرم كردستان كو 550,000 برميل نفطي رادستي حكمت عراق فدرال ريقا شركة سومو 300,000 يتكركي ك 250,000 ين هرم كردستان اف نصا 2015 و 2016 و 2017 جي امشي بيجين هر كوبي بيست بوهاتي ناحية عملي اف نصا ان اف التزامنا دارينا نفطي نهات جيبجي كرن اجبر کیشا سرکی او بو اتناب بودجه 2015 و 16 دا 17 اش نفقات فعلی یعنی حکمت عراق فدرال پابند بو بدانا 17 اش نفقات فعلی بو هرم کردستان مقابل هرم کردستان کو 550,000 برمیل نفت بدتن وک جماره اگه ام رقم حسابی کن هرم کردستان حیوانه 809 میلیارد دینار یا ملزمه دابین کت بو دانا موچه فرمان برا و خانه نشینا و شهیدان و سربرزن شهیدان هر وصا بو پیشمرگه هر وصا بو شبکه رعایت اجتماعی 809 میلیارد دینار برانبری و اف گازاک و تسلیم عراقت کتن حکمت عراق فدرال الگوری یعنی بجین هم موازنه جی هم گوری
إدارة وانا وعقليتها وانا ونهاري كرنا يا هاري حكمة هرم كردستان اوانا قلتي ام كاچند كمية نفط ورد گرين ام ده حساب كان هاي وانا كاچند نفقات فعلي مهنة هفدا صدى دي ورگين بشتي درخستنا نفقات سيادي باشە دەتەوێت چی بڵێ ینی پێت وایە حکوومەتی عێراق ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو نەفتەی ڕادەست بکات ئەو پارەیە نادات بە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان دەیخوازێ ئەو 890 ملیار دینارە. بله راستی اگر مجالی بده من استمام کم چکو دا فکره دماهیک بیتن دا واضح بید او برپاره کو حکمت هرم کردستان چاوره اش حکمت عراق فدرال ور بگریتن تیرا موچن فرمانبرا ناکتن الویره دماهیک 2015 و 2016 همیه جی حکمت عراق فدرال جی اگر یدک بانق مرکزی نبا قرضندرکی نبان حکمت عراق فدرال جی بداهاتی نفته نشیا مزاختن آگشتی آن انفاق عام دابین کد بله وقتی حسب گل هرم کردستانه بس تنها برانبری و نفته وردگیتن 2017 راستی عینی نسن کپی پیست هاتت ناف بوجدا ما ادویا وکلاین کردستانی ام چند برگه که جیگیر کن وک مستحقات پیشمرگی هر وصا وک موچن فرمان برسر حکمت عراق فدرال بله پیشنیار یترسی لایانه او هات یا پیشکش کرن بو پارلمان عراق فدرال ابدا برجواندیا خلک هرم کردستان خاتو نجیبه اگر رونتر قصه بکن یعنی بوی برچاورونی للاین خلچی کردستان و هبه اگر بغدا یعنی او لصدا حفظه بنێری بۆ هەرێمی کوردستان ئایا باشتر نییە لەوەی حکوومەتی هەرێم بەخۆی نەوتەکە بفرۆشێ کە لە کاتێکدا حکوومەتی هەرێم بە ئاشکرا دەڵێ هەر بەرمیلێک نەوت لە ڕێگای ینی ئێمەوە بفرۆشرێ $10 نرخەکەی کەمترە لە بازاری جیهانی. کێشە نرخ کێمتر $10 دایە کێشە ڕقەمە کۆدە چەندێ وەرگری کۆدە چەندش حکومەتە عێراق فدرال وەرگری ئەگەر نوکەژی ئۆ نوکەوێ لەحظێ حکومەتە عێراق فدرال و ئەرکەل سەروێ ئەن وەک دستور وەک قانون بێژیتن ئەس دێ موچێن فەرمانبەرن هەرێمە کوردستانە دابین کەم کو 890 ملیارا لبری وقتا بجین موچن فرمانبرا نبس فرمانبر کو موظف چیت کارت کرد خانه نشینن موچن پیشمرگینه هر وصا اف کسن فقیر و جارن خانه اودن شهیدن سربرزن راستی به همی مچخور امشین بجین بلام خاتو نجیبه یعنی اما چند واقعی دبه يعني ايوه داواي 890 مليار دينار دكن لحكومة عراق لبرامبر فروشتني يعني 550,000 برميل نوت لكاتيك دا يعني استا حكومتي هرم ضلي من روجانا 700,000 برميل نوت دفروشم وفرمان براني هرمي كردستانيش دي موچان پي نادري راسته بس اگر ام بین سحکینه يعني مد فيات نوفي بروجه سابو جدا ام بشين حكمته هرم كردستان ملزم كين 550,000 برميل نفط رادستي حكمته عراق فدرال بكت برانبري وي حكمته عراق فدرال او برابوريت نوف بوجدا اجمالي بوجه كي 11 تريليون و600 مليار سال 2017 هميه ام بشين على الاقل ولی بکن الزام بکن بس دابین کرنا موچن فرمان برا اگر حکمت عراق فدرال ببیتن موچن يعني شفافيتك نف يعني جمارة فرمان برا بيتن حقوية بيجتن اگر حكمت عراق فدرال بيت بزانتن كاتشت تصرف كرن او كسي موچي ورجيتن او خوار بيجت اوجي حقوية بله بيجتن اسباس دي پابند بمشا 182,000 فرمانبرین کو سال 2006 ناف وزارت دارایی تومار کرین راستی اوه نحقیه بلام بوچی یعنی بلام پێدوانیە بەغدا لەوەوە ناحەقی نەبێ ینی لە کاتێک دا یەکێتی و پارتی و ئەو حزبانش کە لە حکوومەتدان پشکیان هەبووە لە رامەزراندنی فەرمانبەران بەس لە پێنا ئەوەی خەڵک دەنگی بۆ بدا دەیکەن بە فەرمانبەری حکوومەت و بۆچی بەغدا پارێ ئەو کەسانە بکە کە لە ڕێگای حزبەوە بوونەتە فەرمانبەری دەوڵەت
یا آشکرایی که حکومت هرم کردستان به پلان و به استراتژی که یا باش یعنی راستی سالت رابردو آن سالت چوی فرمانبر هات نتعیین کردن بخلتی یعنی خلطه یعنی او بجین خالقا نگاتیو سر سیستم دارایی یا حکومت هرم کردستان اگر حکومت هرم کردستان لو بواری دا حالی کرده بوی نزاحیه استاش ببوچونی ایوه حالا ناکا پروژه کی بمشوه که لخدمتی خلچی کردستان وکو یعنی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ باسی لێوە دەکەن پرۆژەیەک وا لە خزمەتی خەڵکی کوردستانە تەنانەت موچەی پێشمەرگەشی تێدا دابین کراوە بۆچی حکوومەت ڕەتی دەکاتەوە ئایا ئەمەش هەڵە نییە حکوومەت دەیکە؟ قصدتا حکومت عێراق فدرال هەرێمە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر لە ئەساسەوە باسی لەوە کردووە یعنی لەگەڵ بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ناگونجێ بودجێ گشتی. بله اگر تبي حكمت عراق فدرال جي وانا قالك فرمانبرتين وهمي قالك فضائيتين احزاب خاصه احزاب الشيعي قال خلق تعيين كري وقالك شوانا بشهادنا يعني واجي بلان واستراتيجيه نبو زياترش امشين بيجي 7 مليون فرمانبر واجر متاخر جيت 10 مليون هي يعني هي يعني يتكو تثبيت كريت نف حسب اعتماد السر حكمت عراق فدرال كان افخلتيه هردو حكوماتها كري بله حكمت هرم كردستان حقيقه قرص كرنينينا يعني حقنا تشكو هرمه هر وصا هرم كردستان يدك فدرالنا نشتن مجد دابين كد نشتن افخل كي كوت جاوري حيوانه قوت خوار بگیرید معاش خوار بگیرید حکمت هرم کردستان دابین کردن الویری اگرم به این حکینا مستحقات پیشمرگی راستی وزارت تا برگیری 2017 زیادتر 16 تریلیون و 300 میلیارد ترخان کرد وزارت تا برگیری نفقات سیادیه یعنی حصه هرم کردستان تقدر خستن نو که اگر اتفاق بکن هر دو حکومت و حساب کن 17 صده دسح که او رجا 11 تریلیون و 300 میلیارد بش هرم کردستان هتا خارن بله مقابلی به 17 صده قبیلنا کن در پیشمرگی و پیشمرگه و التزامات شریل سر حکمت هرم کردستان کو 1005 کیلومتر گلک راستی حتی نو که نه راتب نه تسلیح نه تجهیز اجبر نکنجی اما لماوی رابردو دابو یعنی اما که برایستان باسی دیو دکن رابردو بو بلام استا با پی پروژکی او سه فراکسیونه یعنی ما با پیشمرگه دراوه و لصدا حفدش بو هزکانی پیشمرگه کردستان دەگەڕێنرێتەوە ئەمە زیانەکەی لە چیدایە کە ئێوە پێنیگەرانن؟ ئەو نەسانوکە بەسەند بووی ئەتناف پرۆژێ ئاسای بودجێدا ئەمشێ بێژین لا يسمن ولا يغني من جوع ڕاستی ئەبەدەن چ التیزامێکە وەسانینە و موچێن فەرمانبەر موچێن پێشمەرگا دابین کەن ئان تەسلیحەوان تەجیزەوانە چنکۆ او هفده صده یا نبستایش هزا وشکاتی او نصد ناف بودجه دا هاتی ماده نه فقره 5 ترخان کرنا بشکش هزا وشکاتی بو هزم پیشمرگه اوانا چکر گوتی بیما يعادل 17% هفده صده هر عینی نصیه عینی هزا وشکاتیه بس دنگ بویجی ندا اوانا بنده کادی پیشکشی پارلمانی کرد او بنده پیشکش کردی او جی راستی بس یا نویسای هزا وشکاتی بما يضمن رواتب يعني كدابين كنا راتبات وقتن امشين بيجي نصا قواسايا كو كيشا موچن پیشمرگی نهایتا چاره سر کردن مدویا 17 صده وزارت برگیری بید اگر نه 100,000 پیشمرگه بینه دابین کردن اگر نه 2 تریلیون بینه ترخان کردن بو هزم پیشمرگین قارمان حشد شعبی 3 تریلیون زیادتر بو ترخان کردن بله همی کواتا او بابتا پرسیاری زور هل دگره دیاره کاتیش رگه به ایماناده که زیاتر شروعی او باسبکین خاتو نجیب نجیب پارلمانتار لفراکسیونی پارتی دموکراتی کردستان لپارلمانی عراق که بشوکی راسته و خو لشاری دوکو لگلمان بوی زور سپاس ده بینرانی برای سپاس بوی وش که کاتی خودتان بیمن